ڕاستی بی 6 کتاب بوو پێنج نەبوو لەو شەشە پێنجیان ئی باوکم بوو یەکیشیان ئی خۆم بوو وەغایەتشم لە بڵاوکردنەوەی ئەوە بوو ئەوەلەن وەفایەک بۆ باوکم کە ساڵانێکی زۆر پێوە ماندی بوو تەنانەت کتابی ساڵنامە 40 ساڵی زیاتر پێوە بوو جگە لەوەکانی تریش کاتێکی زۆری پێوە بوو و من بۆ ئەوەی ئەوە گوم نەبێ بۆ ئەوەی کتێبخانەی کوردەواری بێبەش نەبێلەوە بەڕاستی هەوڵ و تەقەڵایەکی زۆرمدا بۆ ئەوەی ئەوانە بە چاپ بگەینم کە بە چاپیشم گەیان بۆ ئەوەی دابەشی سەر خوێندەواری کوردی بکەم و لە هەمان کاتیشدا ئەوە دومین کۆڕێک لە یەکێتی نووسەرانی کورد لە هەولێر و لە ساڵەی کوردستانی نوێژ ناونیشانی ئەو کتابانە یەکەچیان ساڵنامە و ئاوێنەی کوردەواری بوو کە دوو بەرگە نزیکەی 1000 لاپەڕەیە یەکیان ژیاننامەی فەقایەتی لە کوردستانە کە چۆن فەقێ دەچی دەخوێنی و چۆن دەبێتە مەلا و ئیجازە وەردەگری یەکیان دیوانی ئاوێنە بوو کە لە ساڵی 48 نەقدەکی ئیجتیماعی ئەو کاتە لە ساڵی 48 لەسەر هەموو چینێک ئەو چینانەی کە لە ناو کۆمەلگای کوردەواری هەیە لەسەر هەمیان بە شەعرشتی نووسیە جگە لەوەش یەکی تریژ غەمڕەوێن بوو کە بەرجی 1 و 2 بوو ئەویش بریتە لە قسەی خۆش و نەستەق و قسەی ڕاستەقینەی کوردەواری کە ڕوویان داوە بۆ ئەوەی ئەو کەسانێک کە غەمیان هەیە بیخوێننەوە تۆزێک لە خەمەکانیان کەمکەینەوە کتێبێکی تریژ فتاوی بوو یعنی فتاوای ئاینی بوو کە بە عەرەبی بوو فتاوى علماء المسلمین کە زیاتر تقریبا لە 700 صفحەیە کتابێکیان ئی خۆم بوو ڕاپەڕینی خەڵکی هەولێر وەکو خۆی لە ساڵی 1991